دبێژم ئەس شاناز و کێفخۆشم کۆ میوانێ مڵەتێکی دێرین و مەزنم لەگەل برا و خزمێن کۆ دناوبەرامەدە لەسەر ئاستا ژیانێ ڕێویتێکە تەواهیە تەمەن هەیە ئەش خزمێن خۆیان کوردرە دەبێژم ئەژوانە دەبێژم ئەو دلێ مەدەنە ئەو سمبۆلن و ئەم شانازیە بە تەجروبەیەن وان ئێن خەباتکاری و دیرۆکی دکەن مڵەتێکی جودایە مڵەتێکی بە ئەسرارە سەر ژیانێ مڵەتێکی بە ئەسرارە کۆ هەرتم بەرەوانێکی ڕاستەقین یەن دۆزێن خوەبە گۆتن تێرێ ناکەن دباسکردنە مڵەتێک کوردیە مەزندە لەورا ئەستەنێت خوازم بێژم ئەسلاوێن خۆشوانە دشینم وەست خوازم ئەم هەرتم بوان لە بجبن بکارێن کۆ هێژا و لایقی حەزکردناوان بن لێ بەرهەمین کوردی حەوجەداری بوویە لەزگین ئەف کوراهیە دیرۆکی و مەبهەورە گرێت دە دوێدی دەرکەوە ئەم وێ درامایەکە دە ببینن ئەم هێلێن درامایەن لە ڕەخ